بڕگەی دووەمی بەرنامەی دیمەنی یاریگا من چێم ئێوەش لەگەڵ خانەوادەکانتان لەگەڵ هاوڕەکانتان ئەو یاریە دووبارەکەینەوە کاک ئەحمەد با دەست پێ بکەین یەکەم زارە تۆ پرسیار بکە یاریزانەکەم لە خۆی ئینگلیزیە؟ بەڵێ یەکەم پرسیارەوە یاریزانەکەم لە خولی ئیسپانیا؟ بەڵێ خۆش بووە یاریزانەکەم ئەو یانەی یاری لێ دەکات درێسەکەی سوورە؟ بەڵێ یاریزانەکەی من چامپیۆنز لیگی بردووە؟ نەخێر. باش. یاریزانەکەم لە یونایتدە؟ بەڵێ. یاریزانەکەی من لە بەرشلۆنە یاری دەکا؟ بەڵێ. باشە. مانچستر یونایتد. فەڕەنسیە؟ نەخێر. یاریزانەکەی من ئیسپانیا؟ نەخێر. باشە. یاریزانەکەی من بەرگریکارە؟ بەڵێ. یاریزانەکەی من بەپێی یاریزانەکەی تۆ دەزانم چ لۆم دانرا یەڵا. گوتمان ئیسپانیش نییە. چێز ئەڕۆخۆ نەبێ؟ نا. ئەڕۆخۆ لە بارسا نەماوە. ئەڕۆی بەپێی ئەو یاریزانەی تۆ بێ هەست دەکەم ئەوەی من ماگوایرە. نەخێر. ئای. یاریزانەکەی من لە هێڵی ناوەڕاستە؟ نەخێر. باشە. بەرگریکار مانچستر یونایتد ئەگەر ماگوار نەبێ ئەوە. یاریزانەکەی من هۆڵەندیە؟ نەخێر. یاریزانەکەی من هێرشبەرە؟ نەخێر. لیساندرۆ مارتینێز؟ نەخێر. یاریزانەکەی من بەرگریکارە؟ بەڵێ. باشە. مانچستر یونایتد. یاریزانەکەی من دالۆتە؟ بەڵێ. هەز دەکەم کانسێلۆی من؟ ناوەڵە کریستنسن. کریستنسن؟ ئۆ. ئەمن گوتم مادام کریستنسنە لەوانەیە ئەوەی ماگوایر بێ. وڵاهی نزیکم کردەوە بەس هەموو کەسم لەبیر بێ ئەو کریستنسن لەبیر نەبوو. بەڕاستی نازانم بۆ لە بەرشلۆنە ماوە. ئەسڵەکەی بەبیرم هاتەوە داوڵەکان. ئەسڵ نازانم بۆچی لە بەرشلۆنە ماوە. نەیاری پێ دەکەن. بۆندیان نوێ کردەوە. بۆندیشیان نوێ کردەوە.